ماوەی چەند ساڵێکە گەشتیارانی ئاویناوارەکانی ئەورامان گلەی و گازندەیان لە بەرزی نرخی شمەک و کاڵا و خواردەمەنی و شوێنی مانەوە هەیە. بۆ بە دوواداچوونی ئەم گلەیانە لیژنەکانی قایمقامیەتی هەڵەبجە ئاویناواری زەڵم و ئەحمەداوایان بەسەر کردەوە و لێپێچینەوەیان لەگەڵ ئەو خاوەن باخ و دوکاندار و کاسبکارانە کرد کە نرخی کەپر و گەراج و خواردنیان بەرز کردوێتەوە و قۆرەخکاریان کردووە. بەڕاستی لێکۆڵینەی ورد کرا لە نرخی گەراج و کەبرەگەشتاریەکان و خواردن ئەو مەنتیقەیە چونکە هاوڵاتیان و گەشتیاران گلەیەکی زۆریان لە نرخی ئەو شوێنانە هەبوو. سەرڕای ئەوەش بۆ کوالیتی خواردن و تەندروستی خواردن لێکۆڵینەی باشمان کرد بڕێکی زۆر خۆراکە نزیکەی تەنێ بوو تەنها دوێنێ دەستی بەسەراگیرا خواردنەکان خواردنی بەسەرچووی تیا بوو، خواردنی خراپبووی تیا بوو، خواردنی ناسایشی بە ڕێژێکی زۆر تیا بوو. بۆیە ئەم هەڵمەتە بەردەوام ئەبێت. چەند شوێنێکیش غەرامە کراون لەسەری وەکو گەراجیش داخراوە، شوێنە کەپرەکانیش لێکۆڵینیان بۆ کراوە و وەسڵەکان لە هاوڵاتیان وەرگیراوە بزان بەراورد کراوە بەو نرخەی کە ئەو پارەی لیان سەنراوە. وەکو وتمان بێویژدانێکی زۆری تیا بووە، بە ڕێژەیەکی زۆر نرخەکانیان لێ وەرگیراوە. بەڕێوەبەری گەشت و گوزاری هەڵەبجە ئاماژە بەوە دەکات سەر لە نوێ پێداچوونەوە بۆ نرخی خزمەتگوزاری و پێداویستی لە ئاویناوارەکان دەکەن. ئەوەش دەخاتە ڕوو بێویژدانێکی گەورە بەرامبەر گەشتیار کراوە کە ئاماژ بووەتەوەی دوورکەوتنەوەی گەشتیاران و جێهێشتنی ناوچەکە. معلومی جەنابتانە کە لە نرخی کە ناوچە گەشتیارەکانە لە نرخی کەپرا لە نرخی گەراجە ئەمانە لە ڕادە بە دەرزیادە ڕۆی هەبوو تا کار گەشتی بوو ئەوەی ئەو ئۆتۆمبیلانەی لە محرماتی جادەی شاوەسان پارەیان لێسەندن. بۆیە ئێمە بڕیارمانەوە بە هەمویانمان ڕاگەیان کە بەڕاستی سەرچاوەی زەڵم و ئەحمەداوە پێویستی بە فەرماتێک هەیە هەر لە سەرەتاوە تا کۆتایی. خۆشبەختانە لەگەڵمانە بوون، هاوکارمان بوون و بڕیارمان ناوە تا کۆتایی بە هەموو ئەو زیادە ڕۆی و ئەو گرانی نێنی لە ناوچەکە ئاواز نێنین و لە ڕۆژی یەکشەممە ئێمە بۆ تەواوی هەڵسو کۆتەکان بۆ تەواوی شوکارەکان لە ناوچەی زەڵم نرخ دیاریەکەین و ڕێگە نادەین لە دوکاندارێک و تا گەراجێ تا خاوەن کەپر و شوێنێکی گەشتیاری بەبێ هەڵواسینی نرخ لە ناوچەکە کار بکات. لە ئەنجامی سەردان و لێپێچینەوەکانی لیژناوبەشەکانی قایمقامیەتی هەڵەبجە بۆ ناوچەی گەشتیاری زەڵم و ئەحمەداوە نزیکەی تۆنێک خۆراکی بەسەرچوونە یاسایی دەستی بەسەر داگیرە. هاوکات دەیان خەنجەر و شمشێری بریندارکەر و مەترسیدار دەستی بەسەر داگیرا و 5 شوێنیش غەرامە کرا. بە بڕیاری لیژناوبەشەکەی قایمقامیەت چەند کەسێکیش بۆی دەستکاریکردن و تەزویرکردنی کارتی تەندروستیەوە دەدرێنە دادگا. ماوەیەکە گرانفرۆشی و وەرگرتنی پارەی زۆر لە گەشتیاران لەلایەن دوکاندار و خاوەن شوێنە گەشتیارەکانی ئەحمەداوە و زەڵم لە ناوچەی ئەورامان بووە تا باس و خواستی نێو گەشتیاران و تەنانەت تۆڕە کۆمەڵایەتەکانیش. شارەزایانی بواری گەشتیاریش دووپاتی دەکەنەوە جموجوڵی گەشتیاری پایی ئابوورێر ناوچەیەکە کە دەبێت پەری پێ بدرێت و کاراسانی بۆ بکرێت، نەوەک چەند کەسێک بۆ دەستکەوتی نایاسایی خۆیان زیان لە ناوبانگی شوێنەکە بدەن و گەشتیاران بتۆرێنن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.